ساری کڕیوە بە پارەی کوڕەکەی من ساری کڕیوە خۆی دەرناخە. هاوڵاتیەکی خەڵکی شاری سلێمانی بەهۆی ئەوەی کە کەسێک پارەی لێوەرگرتووە و وەک خۆی باسی دەکا کە پارەکەی خوراوە لە ئێستا داهاتوتە بەردەمی دادگای سلێمانی و ناڕەزایەتی هەیە. دەست بەلای خۆی بزانم هۆکارەکەی چیەکە و پارەی لێوەرگیراوە سڵاوی لێبێ گرفتەکەی جەنابەت چی بوو؟ برا بەڕێزەکەم من کەسێکە بە ناوی بەس لە ڕاپەڕین دانیشە دڵنیا بە لێرەیە بەس خۆی شاردوێتەوە ساری کڕیوە بە پارەی کوڕەکەی من ساری کڕیوە خۆی دەرناخە. ئێستا کلااوێکی کردوێتە سەری سمێڵ و ڕیشیشی تاشیوە لەبەری کە نەکرێتە چی بۆ کێشەکە لە چیەوە دەست قوربانجان ئەم کوڕەی من ئەم کوڕە دلیڤەری بۆ کوڕەکەی منە کرد وەک شاگرد وابوو یعنی بۆ نمونە وەک شاگرد وابوو بەڵە خواردنی هەبوو پیگزای هەبوو وتبی من ئەرزەیەکم هەیە بینی هەولێر و شەقلاوە شەقلاوە و هەریر ئەیفرۆشم پارەم نییە یارمەتیم بە پارەکەت ئێمەوە بەس ئەم پارەم بۆ هینکە و بۆم بنێرە پارەکەم بۆ بنێرە بۆ هەولێر ئەم بۆ نمونە بۆ زەری بۆ مەریبە ئەوشتبی بەسەر چاو بۆی ناردبوو تبی دەما دەمتوەڕی تاپۆینەمایە ئەرزەم هەیە ئەدە تاپۆکەین بۆ بنێرە تبی باش لە هەولێرەوە ئەم تاپۆی بۆ ناردبوو ئەم دوانە ئەمەی بۆ ناردبوو تبیەوە تاپۆکە و ئەوەش وەکالەتم بۆ کردوێتە بۆ عەرزەکە بفرۆشە لەگەڵ وای نەکتبوویش هەستاوە بەیانی کوڕەکەم چۆتە هەولێر چۆ بۆ تاپۆی هەولێر و تێتی قوربانجان هاتم زام ئەم تاپۆیە ئەم عەرزەیە لەکوێیە توی عەرزەی چی وتبی وەڵا هاتم بۆ ئەم تاپۆیە هاتم زام عەرزەکەم لەکوێیە وەکالەتیان بۆ کردومەتەوە بە ناوی بۆ چێ بۆ پەیوەندە و زانامێک بڕی چەندی یاوەتێک کوڕەکەی $20,000 ئەکاتە $2,000 باشە لێسا ئێوە داوەتان داوامان لە بەڕێوەبەرایەتی ئاسایی سیستێمانی هەیە بیگرن ئەم کابرایە داوای مافی خۆم مەکەم لەم کابرایە ئەم کابرایە نامێ ڕسمی دابەزێنم. باشە ئێوە چوونەتە دادگای سلێمانی و داوا تاقیت کرد قوربانجان ئەڵەم ئەی چۆر قوربانەوە من ئەمری بقەبزەکەی هەیەەوە تا کاکە من شت بە مەسەسەکەکەم ئەمە ئەمری بقەبزی و کوڕەیە کاکە ئەو ئەمری بقەبزیە کاکە ئەمری بقەبزیە لە مەرکەزی ئازادیەوە ئەی چۆنە بێ حاکەم بینی بێت قوربان ئەمری بقەبز یعنی حاکەم بینی هۆکار چێت تاسە دەستگیر نەکراوە نازانم لە 4:05 من چکاتم کردووە تا ئەم دقەیە کە جەنابتان هاتوو نازانم ئەکسەدا لەگە خۆیان نەکردوێتەوە ئەم کوڕە بلۆکی کردوون قوربان دار و بەردی بلۆ کردووە لە سناب لە هەمووی لە فەیسبوک لە واساب هەمی بلۆک بەس ئێوە داوەتان هەیە لە سەریە خەڵکی تریشەیە قوربان دڵنیا بە ماڵی منی چۆن کاول کرد ماڵی کەسی کاول کردووە گومانە قورعانی شەخۆ ماڵی خەڵکی کەشی وێران کردووە ڕێی تۆ تەمەنی چەندەکەم پارە 14 ساڵە باشە کوڕێکی 14 ساڵ $2,000 لەشوە بوو قوربان دوکانەکەی فرۆشتووە دوکانەکەی فرۆشتووە قوربان من دوکانم بۆ کڕیوە لەو جادی وەرزی وەرە گەروانە بوو بڵێن کابرا تۆ درۆکەی من دوکانم بۆ کڕوم بە ماتۆڕەکەشی پێفرۆشتووە پارەی دەسی و دوکانەکە و ماتۆڕەکەی کە پێی بڕاتە پێویشی پێفرۆشتەوە بە ئەڵڵا کە ئاگای لە مارو میرو باشە یعنی تۆ لەو خۆیان نەترسی ماتۆڕەکەی ژێریشی پێفرۆشی تبی بۆ بنێرەوە تاپۆکەم بۆ ناردی بۆ بنێرەوە بۆ بنێر تاپۆکەش ساختەیە تەسویرات بکە